سڵاو بینەران ویسەرانی ئەزیز لە زنجیرەیەکی نوێ پرۆگرامەکەمانە گەڕامەوە لاتان بابەتی ئەمڕۆمان دەربارەی نەخۆشی دوو جەمسەریە بە میوانداری دکتۆر سامان ئەنوەر پزیشکی پسپۆڕی دەرونی. بەخێر بێ دکتۆر گیان. زۆر سپاس. دکتۆر گیان بە شێوەیەکی گشتی نەخۆشی دوو جەمسەری چییە و چۆن پێناسەیەکەین؟ بەڵێ نەخۆشی پەشێوی مەزاجی دوو جەمسەری با بڵێین یەکێک لە نەخۆشیە دەرونیەکان دیارە بە ناوەکەی دیارەکە ئەمە تێکچوونێکە لە مەزاجی ئەو کەسەی کە تووشە بێت و ئەتوانین بڵێن یەکێک لە نەخۆشیە دەرونیە قورسەکان و درێژخایەنەکان. وەکو پێناسە یەکەم ئەم کەسە بەپێی بڵین هەر بەپێی ناوەکەی خۆی دوو جەمسەرە. جەمسەرێکیان ئەم کەسە خەمۆکی هەیە. ماوەیەک بێتاقەتە بێت، دڵی تەنگە بێت، تێکەڵاوی خەڵک نابێت، نیشانەکانی خەمۆکی هەمووی تیا دەرەکەوێت و دوای ماوەیەک مەرجنیە، یعنی دوای ماوەیەک بێت و بە کەسێکی ئاسایی و ئینجا نیشانەکان دەرکەوێت. زۆر جار ئەوە ئەبینین لە خەمۆکێکەوە یەکسەر ئەڕوات بۆ نەخۆشی شادی یاخود با بڵین دڵخۆشی کە کەسەکە بڵین دڵی زۆر خۆشە بێت لە ڕادە بەدەر و زۆر بڵێ ئەبێ، خەوی کەمە بێتەوە و زەیەکی نائاسایی تیا ئەبێت و هەروەها هەندێک نیشانە زوهانیەکانیە بێ، خۆی بەلاوە کەسێکی گرنگە، خۆی بەلاوە مهمەوە، هەستەکە لە هەموو کەس باشترە، زیرەکترە، عاقڵترە. بۆیە ئەگەر بێین سەیری بکەین ناوەکە لەمەوە هاتووە دوو جەمسەرە. جەمسەرێکیان خەمۆکیە کە ماوەیەک ئەخایەنێ و جەمسەرێکی کەیان کە شادیە یاخود دڵخۆشی ئەویش کە ماوەیەک ئەخایەنێ. دکتۆر کەی ئەم گۆڕانی میزاجە لە ئەساییەوە تێپەڕێت و ئەبێتە نەخۆشی دوو جەمسەری؟ بەڵێ ئەم بیرمان نەچێ، ینی هەموو کەسێکە بێ ڕۆژانە بە گۆڕانکاری مەزاجات تێپەڕێ، ینی مەزاجی مرۆڤ نابێت جێگیر بێ کە تۆ بەیانیان هەڵەسی لە خەو دیارە مەزاجێکتر بێت، دەمونیوە ڕۆ مەزاجێکی تر، دەم و پاژنیوە ڕۆ مەزاجێکی تر، ئێوارە مەزاجێکی تر. ئەمە شتێکی ئاساییە. ئەم گۆڕانکاریە لە ماوەی شەو ڕۆژێکە لە ماوەی 24 ساعتە چەند جارێک ڕوئەیە. دڵت تەنگە بێت دڵ خۆشە بێت، دڵت تەنگە بێت دڵ خۆشە بێت، بەڵام ئەمە کەم خایەنە. نابێ بەوەی کە بۆ ماوەیەکی زۆر تۆ هەر دڵت تەنگ بێ یاخود بۆ ماوەیەکی زۆر کە دڵت خۆش بێت. ئەم گۆڕانکاریە مزاجی کە لە ڕۆژانەیە ڕوئەیە کۆمەڵێک فاکتەر هەیە، یعنی زیاتر فاکتەرە بایۆلۆجیەکانەکە کاریگەری هەیە. بۆ نمونە دابەزینی شەکرە وادەیەکە دڵ ناخۆش بێت، کەمبوونەوەی ئاو لە لەشدا، کەمبوونەوەی ڕێژەی خوێەکان لە لەشا، مەسەلەن کەم خەوی، هیلاکبوون، ئەمانە هەمووی وا ئەکا کە تۆ بۆ ماوەیەکی کەم لە ڕۆژەکەیە مەزاجە دابەزێ. بەڵام کاتێکە ئەمانە یەکەگرێتەوە مەسەن کە ئاوە خۆی کە نانەخۆیت مەزاجەکە جارێکتر باشترە بێ. ئەمە جیاوازە لە پەشێوی مەزاجی دوو جەمسەری. پەشێوی مەزاجی دوو جەمسەری کاتێک ڕوئەیە ئەبێت نەخۆشەکە بەلانی کەم 2 هەفتە لەباری خەمۆکییا بێ. یعنی کە ئەڵێن 2 هەفتە معنای وایە کە لە ڕۆژەکانە زۆربەی کاتی ڕۆژەکە لە ماوەی ئەو 2 هەفتەیە دڵی تەنگ بێ و هەروەها بۆ نەخۆشی شادیەکەشی وایە. ئەبێ کەسەکە کۆمەڵێک نیشانی جاکرەوەی هەیە کە لە خەڵکی ئاساییە کە دڵخۆشیەکەی زۆر جیاوازە لەوانە، ئەبێ بۆ ماوەی 7 ڕۆژ بەسەر یەکەوە بخایانێ. اینجا لەم حاڵەتەیە ئەڵێن ئەمە پەشێوی مەزاجی دوو جەمسەریە. بەڵام وەکوتمان یعنی زۆربەی خەڵک ڕۆژانە گۆڕانکاری لە مەزاجە ئەبێ لە دڵخۆشی و بە دڵ ناخۆشی و ئەمە بە پێی ڕۆژەکان دووبارە ئەبێتەوە. نیشانەکانی ئەو کاتی کە زۆر دڵخۆشە چییە؟ چی جیاکاتەوە لە دڵخۆشێکی ئاسایی؟ بڵێ وەکوتمانە ئەنی دڵخۆشی ئاسایی بە حەدێکە هەموو کەسێک پێی قوبوڵ دەکرێ، بەڵام ئەوانەی کە تووشی پەشێوی مەزاجی دوو جەمسەری ئەبن کە پێوترێ مانیا یاخود نەخۆشی شادی، شێوازی دڵخۆشیەکەیان جیاوازە. دڵخۆشیەکە لە ڕادە بەدەر، یعنی بەبێ هۆکار، بەبێ ئەوەی کە هیچ مەکسێبێکی هەبوو بێ، بەبێ ئەوەی کە هیچ دەستکەوتێکی هەبوو بێت، لە ڕادە بەردەر دڵی خۆشە. دوو شێوازی ئاخاوتن و گفتوگۆکانی جیاوازە لە خەڵکیی دڵخۆش، لە خەڵکیی ئاسایی دڵخۆش. بۆ نمونە ئەم زۆر ئەڵێت، یعنی لەوانەیە ئەگەر لەگەڵی دابنیشید ئەو 50 ڕستە بڵێ نەهێڵێت تۆ ڕستەیەک بڵی. سێ فکر بڵاویەکەی، یعنی فکری بازەیات لە مۆزوعەوە بۆ مۆزوعێکی تر، لە مۆزوعەکە بۆ مۆزوعێکی تر کە ڕەبتی تیانە فکرەکانی. لەگەڵ ئەوەشە حاڵەتێکی هەیە کە پێوترێت دیستراکتەبڵێتی، یعنی زۆر خەیاڵی ئەڕات. مەسەن تۆ شتێکی بۆ باسەکەی یەکسەر ئەو باسەکە ئەگۆڕێ ئەڕوا بۆ شتێکی تر. زائیدەن زوو هەڵچوون، ئەمانە زۆر هەڵەچن، یعنی زۆر ئەوەیە کە لە ماوەی چەند چرکەیەکە هەڵەچێ و ئەگەری هەیە کە تووڕە بێت. هەندێک نیشانی تری هەیە کە نیشانە زوهانیەکانە، بۆ نمونەوەی کە زۆر گرنگە لەوانەیە وەهمیان هەبێ، وەهمی خۆبەزلزانین، ئەوەی کە پێوترێت داع العەزەمە یاخود ناپلیۆنیک کۆمپلێکس. ئەمانە خۆیان بە هەموو کەس پێ باشترە، لە هەموو کەس پێ باشترە، لە هەموو کەس بەتواناتر خۆیانە بینن لە هەموو بوارێکە وا هەستەکە کە توانایەکی تایبەتی هەیە و ئەتوانێت لەو بوارەیە بەشداری بکات و بەعکسەوە بەسەر کەوتویر بەشداری بکە. ئەمە جۆرێکە لەوە هەم کە
کە پێوترێ وەهمی خۆ بەزلزانین عادەتەن لەو نەخۆشیانە هەیە کە تووشی نەخۆشی شادی یاخود با بڵین مانیا ئەبن زۆر جیاوازە لە کەسێکی ئاسایی کە دڵخۆشە بۆچی لەبەری کەسێکی ئاسایی کە دڵخۆشە چواردەورەکەی ئەخوێنێتەوە ئەزانێ ئەم شوێنی هەندێک قسەن یا مەسەلەن شەرم و حیای ئەمێنێ بەڵام لە حاڵەتی نەخۆشی مانیا یاخود شادی با بڵین ئەم کەسە هەڵسەنگاندنی بۆ چواردەورەکەی لەدەزێت هەندێک قسە ئەکات کە بۆ ئەو مەجلیسە نابێ هەندێک وشە بەکارە هێنێ کە لەوانەیە پێشتر ئەگەر ئەم نەخۆشینەوە بێ هەرگیز بەکاری نەهێناوە بۆیە زۆر جیاوازە یعنی ئەگەر سیر بکەی یەکسەر هەر بە چاو فەرقی پێیەکی جیاوازیەکە جۆری جیازی هەیە تەنها بەیەکشەوە دەرەکەوێت نەخۆشی دوو جەمسەری بەڵێ کە ئەڵێن نەخۆشی پەشێوی مەزاجی دوو جەمسەری بە شێوەیەکی گشتی دوو جۆری سەرەکی هەیە جۆری یەکەم و جۆری دووهەمی هەیە جۆری یەکەم طبعا زۆر ناڕەحەترە لە جۆری دووهەم و نیشانەکانی تونترە و نەخۆشەکە وای لێت کە لە ئیشی ڕۆژانەی ئەکەوێت و ناتوانێت کاروباری کۆمەڵایەتی و کاروباری پیشەی و ئەوانە هەمووی بەڕێوە بەرێت و نیشانەیەکی جاکرەوەی تەواوی ئەوەیە کە ئەم جۆری یەکەمیان با بڵین نیشانە زوهانیەکانی بێ بە شێوەیەکی ئاشکرا وەهمی ئەبێ وەهمی خۆبەرزانینەکەی ئەبێ هەندێک جار وەهمی هەڕەشە لێکردنی ئەبێ هەندێک جار وەهمی دڵپیسی ئەبێت ئەمەیان زۆر جیاوازە لە جۆری دووهەم جۆری دووهەم ئەوەی کە گرنگە یعنی هەمان نیشانەکانی هەیە بەڵام بە شێوەیەکی کەمتر بە شێوەیەکی کەمتر ماوەکەی کەمتر ئەخایانێ لە جۆری دووهەمە مرجە کە کەسەکە بە نەخۆشی شادیا بڕات و بە نەخۆشی خەمۆکیا بڕە بەڵام لە جۆری یەکەمە مەرج نییە بە جۆری بە خەمۆکیا تێپەڕی بێت و نیشانەکانی ئەبێ حەو ڕۆژ بخایانێ لە جۆری یەکەمە و زۆربەی کاتەکان ئەوانەی کە تووشی جۆری یەکەم ئەبن پێویستەکە کە لە نەخۆشخانە داغڵ بکرێن لە برەوەی ئەگەر هەیە کە ئەمانە زیان بەخۆیان یاخود بە چواردەورەکەیان بگەێنن بە حکمی ئەوەی کە زۆر چاونەتر دەبێت خۆی بەلاوە شتێکی زۆر گرنگە بێت و هەندێک جار ئەگاتە ئەوەی کە لە سەرفکردنی پارە و مڵک و ماڵە یعنی هیچ گوێی نایەتێ بە هەوەسی خۆی پارە سەرفەکە بە هەوەسی خۆی قەرز دەکات پارە ئەبەخشێتەوە و هەندێک جار ئەمانە وای لێت کە وەکوتمان کە شەرم و هەڵسەنگانی بۆ چواردەورەکی کەمە بێتەوە لە هەندێک هەڵسوکەوتا بەشداری ئەکەن کە لەوانەیە لە پاشانە ئەمە کە نەتیجەیەکی خراپی هەبێت بۆ نمونە هەندێک جار لەوانەیە بگاتە حەدی ئەوەی کە لەگەڵ ئافرەتە هەموو جۆرە ئافرەتێکا تێکەڵ بێت یاخود داوای چۆن جۆرێک علاقە بکات یاخود لەو حاڵەتانی کە لە کاتی نەخۆشیەکایە ئارەزوی سێکسی زیاد ئەکات ئەمانە بۆی ئەگەر هەیە کە تووشی هەڵە بێت ئەگەر هەیە زەواجی دووهەم کات بۆیە باشتر وایە یعنی ئەگەر نیشانەکانی تیا دەرکەوت یەکسەر لە نەخۆشخانە داغڵ بکرێت یاخود چاودێریەکی کتوب ینی چڕ و هین بکرێت تێکەڵ نەبێت چ تەمەنێک چ ڕەگەزێکە نەخۆشیە باوە زیاتر باوە لە چ تەمەنێکە زیاتر دەرەکەوێت خۆی بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیە لە تەمەنی هەرزەکاریە دەرەکەوێت یعنی لە 20 ساڵیەکانە ئیتر ئایا پێش 20 ساڵ یاخود بە ماوەیەکی کەم دوای 20 ساڵیەکان دەرەکەوێت و هەندێک جار ئەبینین یعنی کە خێزانەکان ئەیبەستنەوە بە شتێکی ترەوە بۆ نمونە زۆر جار ئەڵێ لە پۆلی 12 کە دەرەجەی نەهێنا تووشی ئەم نەخۆشیە بوو یاخود کە باوکی مرد یاخود کە ئەوە بەڵام ئەمە خۆی عمرەکەی هەروایە یعنی عادەتەن ئەم نەخۆشیە لەو عمرەیە دەرەکەوێت ئەگەر لەو عمرەیە دەرنەکەوێت تۆزێک دەگمەنە لە دوای 30 ساڵیەکانەوە کەسێک بۆ یەکەم جار تووشی پەشێوی مەزاجی دوو جەمسەری ببێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 20 ساڵیەکانە تووشە بێت و بەنسبەت جیاوازی لە ڕەگەزی نێرومیە هەردووکیان وەکو یەک تووشە بن بەنسبەت بە هەندێک خێزانەوە ئەم نەخۆشیەتیانە زیاترە وەک لە هەندێک خێزانێتر وەکو ئەچیت لەبەر فاکتەری بۆ ماوەیە ئەوەش و ئەوەی کە دەرکەوتووە لە ئەوانەی کە باری داراییان باشترە زیاترە وەک لەوانەی کە باری داراییان خراپە بە پێچوانی خەمۆکیەوە بە پێچوانی هەندێک لە نەخۆشیەکانی ترەوە دەرکەوتووە ئەوەی کە باری داراییان باشتە با بڵین لە سۆشەڵ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ئاستێکی بەرزان ئەگەری توشببوونیان زیاترە بە ئەوانی کە لە باری هەژاری ئاژی با بڵێ کاتەجگە لە بۆ ماوە و بارودۆخیتر هیچ شتێکتر هەیە کار بکاتە دەرکەوتنی نەخۆشی دوو جەمسەری نەکرد دوو جەمسەری تقریبا هەموو نەخۆشیە دەرونیەکان یعنی فاکتەری هەرە گرنگ بۆ ماوەیە ئەم کەسە خۆی قابلیەتی تایە تووشی نەخۆشی پەشێوی مەزاجی دوو جەمسەری ببێ ئەو فاکتەرانی کە لە ژیانی ڕۆژانەیە ڕوو ئەیات نابنە هۆی توشبوون بە نەخۆشیەکە ئەبێتە هۆی دەرکەوتنی نەخۆشیەکە بۆ نمونە دوو کەس لە پۆلی شەشە هەردووکیان وازە هێنن مەسەن دوو خوشک و بران باوکیان ئەمرێت ئەمیان نەخۆشیەکەی تیا دەرەکەوێت ئەمیان نەخۆشیەکەی تیا دەرناکەوێت بۆ لە برەوی بۆ ماوەیی ئەم قابلیەتی هەیە کە توش بێت خۆ ئەگەر ئەم ساڵ توش نەبێت بە فاکتەرێکی تر ساڵێکی تر تووشە بێت بە فاکتەرێکی تر دوو ساڵی کە تووشە بێت
ینی کە ئەڵێن تووشە بێ نەک تووشە بێ ئەبێتە هۆی دەرکەوتنی نەخۆشیەکە ئەجینا فاکتەری هەرە گرنگ و لە هەمویان گرنگتر بۆ ماوەیە و کە ئەڵێن بۆ ماوەیەکەش ئەمیش دیارە یعنی فاکتەرێکی بایۆلۆژیە ئەو کەسانی کە ئەگەری توشببوونیان هەیە بە پەشێوی مەزاجی دوو جەمسەری دوو هۆرمۆن هەیە لە مێشیانە ئەم دوو هۆرمۆنە باڵانسەکەی تێکەچێت هۆرمۆنی دۆپامین و هۆرمۆنی نۆرئپینفرینە ئەگەر یەکێک خۆی بۆ ماوەی قابلیەتی تیابوو کە ئەو دوو هۆرمۆنە بەرز بێتەوە لە مێشە ئەوە مانای وایە ئەگەری توشببوونی بە پەشێوی مەزاجی دوو جەمسەری هەیە ئەی گۆڕانی هۆرمۆنەکان بۆم لە کاتی دووگیانیا لە کاتی مراقەتە ئەمە ئەبێتە هۆی دەرکەوتنی نەخۆشەکە ئەو هۆرمۆنانی کە ئەگۆڕێن لە کاتی دووگیانیا یاخود لە کاتی باڵغ بوونا یاخود لە کاتی هەندێک ئەو کەسانی کە وەرەمێکیانەیە کە هۆرمۆن دەرەکات ئەتوانین بڵین بە شێوەیەکی ڕاستەخۆ هیچ پەیوەندێکیان نیە بە پەشێوی مەزاجی دوو جەمسەریەوە وەکوتمان ئەوەی کە ڕاستەخۆ پەیوەندی هەبێت ئەو دوو هۆرمۆنەیە ئەو دوو هۆرمۆنە لە هەندێک حاڵەتە ئەگەر هەیە زیاد بکە بۆ نمونە هەندێک دەرمان هەیە بە تایبەتی مادە هۆشبەرەکان کەوا ئەکات ئەو دوو هۆرمۆنە زیاد بکە ئەو کەسانی کە خۆیان قابلیەتیان هەیە بە توشببوون بە نەخۆشیەکە و بۆ ماوەی نەخۆشیەکەیان تیا ئەگەر هاتوو هەندێک لەو مادە هۆشبەرانیان بەکارهێنا کە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئەو هۆرمۆنە ئەوە ئەگەر هەیە لەو حاڵەتە ببێتە هۆی دەرکەوتنی نەخۆشیەکە نەک بە هۆی مادەکەەوە توشبوو بێ بەڵکو مادەکە بڵێ یارمەتی دەر بە بۆی کە نەخۆشیەکەی تا دەربکەوێت هەندێک هۆرمۆناتی تر هەیە مەسەلەن ئەو هۆرمۆنی ستیرۆیدەکان ئەم هۆرمۆنان ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەکارهێنرا مەسەن کاتی خۆی خەڵک ئەی خوار بووی تۆزێک کێشی زیاد بکات یاخود هەندێک جار خەڵک ئەی خوا بووی ڕەنگی پێستی جوان بێ یاخود هەندێک جار حاڵەتەکە ضرورە بۆ نمونە تۆ پێویستە ئەم هۆرمۆنانە وەربگری ئەم هۆرمۆنانش کاریگەریەکی هەیە لەسەر زیادبوونی هۆرمۆنی دۆپامین و نۆرئپینفرین کە ئەبێتە هۆی توشببوون بە نەخۆشیەکە ئەجنا وەکو گۆڕانی ژینگەی یاخود ئەو فشارانی کە لە ژیانە هەیە یان هەموو فاکتەرەکانی تر بڵێت تەنها ئەبێتە هۆی دەرکەوتن نەک توشببوون دەرکەوتنی نەخۆشیەکە باس ئەو کە پەیوەندی نێوان نەخۆشیەکە و لەگەڵ مادە هۆشبەرەکانە تا چەندێک ئەمە پەیوەندیە هەیە بەڵێ زۆرێک لە مادە هۆشبەرەکان نەخود نەک زۆرێک ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی هەموو مادە هۆشبەرەکان مرۆڤ بۆ بەکاری ئەهێنێ لەبەرەوەی هۆرمۆنێک لە مێش کات دەرەکات ئەو هۆرمۆنی کە پێی ئەوترە هۆرمۆنی دۆپامین واتە هۆرمۆنی دڵخۆشی ینی کەسێک کە مادەی هۆشبەر بەکارێنێ چێژی لێوەرەگرێت بۆچی چێژی لێوەرەگرێت لەبەری ئەو هۆرمۆنە دەرئەیات ئەم مادە هۆشبەرانە ئەگەر هاتوو بە شێوەیەکی بەردەوام بەکارهێنرا لە هەندێک حاڵەتە نەخۆشەکە ئەخاتە بڵێن خاڵێک وەکو پەشێوی مەزاجی دوو جەمسەری وایە بەڵام ئێمە وەکو ناڵێن ئەمە پەشێوی مەزاجی دوو جەمسەریە ڕاستە نیشانەکانی هەمووی لەوە چێ بۆ لەبەرەوەی هەمان خەلەل ڕوویاوە لە مێشی ئەو کەسەیە ئەوش چییە هۆرمۆنی دڵخۆشیەکەیان زیاد لە حەد بەرز بۆتەوە بۆیە زۆر جار ئەبینین ئەوانەی کە مادەی هۆشبەر بۆ ماوەیەکی زۆر بەکارەهێنن ئەم نیشانانیان تیا دەرەکەوێت بەڵام خۆشبەختانە لەگەڵ ڕاگررتنی مادە هۆشبەرەکان زۆرێک لەوانە ئەگەڕێنەوە باری ئاسایی خۆیان ئەگەر کەسەکە خۆی قابلیەتی توشببوونی نەبوو بە پەشێوی مەزاجی دوو جەمسەری مەسەن یەکێک لەو مادانی کە ئێستا زۆر بڵاوە لە ناو کۆمەڵگەیە ئەوەیە کە پێی ئەوترێ شیشە یاخۆت پێوترە کریستاڵ مێز ئەمفیتامینە مێز ئەمفیتامین کە یەکێک بەکاری ئەهێنێ ئەم نەخۆشانە ڕێگە بێتە هۆی زیادبوونی ئەو هۆرمۆنی دڵخۆشیە و کەسێک کە بەکارێنێ هەست بە دڵخۆشیەکە خەوی کەمەک بێتەوە وزەی زۆرە بێت یعنی فکری یەک بە دوای یەکی بۆیەت ئەمە هەمووی لە نیشانەکانی پەشەوی مەزاجی دوو جەمسەری ئەچێ بەڵام کەی کاریگەری ئەو مادەیە نەما ئەو نیشانانەش نامێنێت هیچ پەیوەندیەکی هەیە لەگەڵ نەخۆشیە دەروونەکانی ترا بۆ نمونە لەگەڵ ئەنگزایەتیە دڵەڕاوکەیە بەکارهێنانی هەموو مادە هۆشبەرەکان تەنانەت لە چاوقاوە کە مادەی کافاینی تایە و پاش ئەو نیکۆتین ئیتر بە جگەرە و بە نێرگەلە و بە هەموو جۆرەکانی و پاش ئەو ئەلکوهول اینجا پاش ئەو مادەکانی تر هەموو مادەیەکی هۆشبەر کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ بۆچی پێوترێ هۆشبەر لەبەرەوەی کاریگەریکی سایکۆلۆژی هەیە مەسەڵەن تۆ حەبێکی پاراسیتۆڵ بخۆ حەبێکی ئیلتیهابات بخۆ حەبێکی ئەو بخۆ کاریگەری ناکات لە هۆرمۆنەکانی مێشک کاریگەریەکە لەو شوێنەی کە خۆی بەڵام ئەوانەی کە پێیان ئەوترێ مادە هۆشبەرەکان لەسەر دەرونی مرۆڤ کاریگەری هەیە و بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی بە شێوەیەکی زۆر یاخود با بڵین ئالوودەبوون بە هەر مادەیەکی هۆشبەر کاریگەریەکی زۆر خراپی ئەبێت لەسەر دەرونی مرۆڤ
و لە داهاتووە یعنی بە شێوەیەکی مسەوگەر ئەتوانین بڵین کە ئەگەری توشبوون بە خەمۆکی زیاکات بە دڵڕاوکە زیاکات ئەگەری توشبوون بە لادانە کۆمەڵایەتیەکان زیاکات بە گۆشەگیری بە کەم داوامکردن بە وردە دابەزین لە ئاستی کۆمەڵایەتی و ئاستی کار و ئاستی ئەوانەیە بۆ یعنی ئالوودەبوون بە هەموو مادەیەک خراپە. دکتۆر ڕەنگە پرسیارەکەم تۆزە لە بابەتەکەشەوە دوورە بەڵام چاو قاوە ئەبێتە هۆی ئالوودەبوون؟ بێگومان یعنی ئێمە بە شێوەیەکی گشتی لە جیهانە دوو جۆر مادەی هۆشبەرمان هەیە. مادەیەکمان هەیە پێوتری مادە یاساییەکان، جۆرێک مادەمان هەیە پێیان وتری مادە نایاساییەکان. مادە یاساییەکان یەکەم بە دەرەجە یەک کە لە هەموو عالەمە ژمارەی ئالوودەبوونی لە هەمووی زیاترە مادەی کافاینە. کافاین لە چایە هەیە، لە قاوایە هەیە، لە نسکافایە هەیە، لە هەموو چکلێتە ڕەشەکانە هەیە. کافاین ئالوودەبوون دروست دەکات. عینەن چۆن هیرۆین و تریاک ئالوودەبوون دروست دەکات، کافاینیش ئالوودەبوون دروست دەکات. بەڵام جیاوازێکی کافاین لەگەڵ ئەوانە چییە؟ کافاین نیشانەی لێچوونەوەکانی بۆ نمونەگەرێکێ کافاین بەکار نەهێنێ کە ئالوودەبووە نیشانەکانی زۆر توم نادێ وەکو یەکێک کە تریاک بەکار نەهێنێ. تۆزێ وڕە بێت، تۆزێ سەری قورسە بێت، لەوانێت تۆزێک عەسەبی ببێت و ئەچیت هەر چای دەستەکەوێت لە شەو ڕۆژێکای هە لە دوو شەو ڕۆژە. بێگومان دوای ئەو مادەی نیکۆتینە بە هەموو مادەکانەوە کە ئیمژ هەر یاساییە ئەو خۆمان نەزانین کە چەند کەسێ ئالوودەی جگەرە و نێرگە لەو ئەوانێ و مادەی سێهەم ئەلکوهولە. معنی لە چەند وڵاتێکی زۆر کەمانە بێت لە هەموو جیهانە ئەلکوهولیش مادەیەکی یاساییە کە ئەڵین یاسایی بڕۆ تۆ لە بازار چەندە دەوێت بیکڕە. حەزەکە یەک کارتۆن جگەرە بکڕە، حەزەکە یەک لۆری مەشروب بکڕە، یاساییە. و لە هەمان کاتیشە ئالوودەبوون دروستەکە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ هیرۆین، لەگەڵ تلیاک، لەگەڵ حەشیش، لەگەڵ ئەمانەیە. بەڵام ئەمان یاساین، ئەوان نایاسایی. ئایا نەخۆشی پێشەوی مزاج دووجەمسەری پەیوەندی هەیە بە نەخۆشیەکانی ترەوە؟ بە نەخۆشیە دەرونیەکان بەیان بە نەخۆشیە جەستەیەکانەوە بێت؟ بەڵێ ئێمە زۆر جار لە نەخۆشیە دەرونیەکانەش شتێکمان هەیە پێوترێ هاوڕوودان. هاوڕوودان یعنی دوو نەخۆشیە بەیەکەوە، بەڵێ کۆمۆربیدیتی. زۆرێک لەوانی کە پەشەوی مەزاجی دووجەمسەریان هەیە ئەگەر هەیە لە قۆناغەکانیانە تووشی وەسواسی ببن. ئەگەر هەیە مەسەلەن هەندێک لە نیشانە زوهانیەکانیان ئەوەنە بە شێوەیەکی بەرچاو زیاد بکات کە لەوانەیە ئێمە دەستنیشانەکەی ئەوڵمان غەڵەت بوو بێ پەشەوی مەزاجی دوو جەمسەری نەبێت، نەخۆشیەکەشی زۆفری نابێت. بێگومان یعنی یەکێک لەو فاکتەرانەی کە جێگەی مەترسیە بۆ ئێمە و بۆ کۆمەڵگەش ئەوەیە کە ئەگەری خۆکوشتن لە پەشەوی مەزاجی دوو جەمسەریە زۆر زیاترە وەک لە خەڵکی ئاسایی. ئەگەری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان وەکووتمان ئەم کەسانە ینی هەڵسەنگاندنیان بۆ چواردەورەکان و بۆ ڕەفتارەکانی داهاتوویان نامێنێت، ئامادەی هەموو شتێک تاقیەکاتەوە. ئەگەری توشبوون بە ئالوودەبوون بۆ مادە هۆشبەرەکان زیاترە وەک لەوە. ئەگەری توشبوون بە نەخۆشیە گوازراوەکان، بە نەخۆشیە سێکسێک گوازراوەکان، چکە ئەمانە لە مەرحەلەیەکان کە خۆیان زۆر پێ گرنگ و زۆر پێ ئەوەیە پارێزگاری لە خۆیان ناکەن، ترسیانێ بەڵێ من توش نابم، من جیاوازم لە خەڵکەکەی تر. بۆ یعنی ئەگەر سیر بکەین زۆرێک لە نەخۆشیەکان بە یەکەوە ڕوئەیات، زۆرێک لە نەخۆشیەکان بە یەکەوە ڕوئەیات و ینی بەڕاستی ئەمە پێویستی بە چاودێریەکی چڕ و پڕی خێزان هەیە. چارەسەرەکان چ لە پزیشکە دەرونیەکان بیان چارەسەرکارە دەرونیەکان ئێوە چۆن هەڵسوکۆت لەگەڵ نەخۆشانەکەن؟ بەڵێ ئەم نەخۆشی پەشەوی مەزاجی دووجەمسەری بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم لە نیوەی زیاتریان نزیکی لە 80% نەخۆشەکان مەدەل عومر لەگەڵیانە بێ، یعنی هەتا مردن لەگەڵ یەوێ. ئەم هەتا مردن لەگەڵ بوونە چۆنە؟ ئەگەر هاتوو نەخۆشەکە دەرمانی بەکارهێنا بە شێوەیەکی بەردەوام یعنی ئەم کەسە بێتەوە کەسێکی ئاسایی، نیشانەکانی نامێنێ، نە نیشانی خەمۆکیەکانی تیا دەرەک ئەمێنێت، نە نیشانەی شادی و دڵخۆشیەکەش. بەڵام زۆر جار ئێمە تووشی ئەو کێشەیە ئەبینەوە کە نەخۆشەکە باشە بێت هەم خۆی دەرمانەکان ناخوا، هەم خێزانەکەی بۆی ڕائەگرن، جارێکی تر لی هەڵەیاتەوە. ئەبێ دیسانەوە ئێمە دیسانەوە دابنیشین و دەرمانی بۆ دانینەوە. خۆ ئەگەر هاتوو نەخۆشەکە بە بەردەوام بەو بەرنامەی کە دکتۆرەکە بووی دائێنێ دەرمان بەکاربێنێ، ئەگەر هەیە لە 5 ساڵە لەوانەیە جارێک بۆ ماوەی چەند هەفتەیەکی کەم نیشانەکانی تیا دەرکەوێت. بەڵام ئەگەر دەرمانی بەکار نەهێنا ئەو بە شێوەیەکی بەردەوام نیشانەکانی تیا دەرەکەوێت. وەکو چارەسەری سەرەکی ئەم نەخۆشیە ئەنی جیاوازە لە نەخۆشیەکانی تر ئەبێ یەکسەر ئێمە بە دەرمان دەست پێ بکەین و ئەو دەرمانانەشی کە ئەم نەخۆشانە بەکارێهێنن یعنی لەناو خەڵکە ئەوە زۆر بڵاوە کە ئالوودەبوون دروستەکە کە فێری ئەبێت کە وازی لێهێنا وەکو خۆی لێتەوە وانە جۆری نەخۆشیەکەوە جۆری نەخۆشیەکە ئەبێ بەردەوام عیلاجی بۆ بخۆی وەکو زەخت چۆنە یعنی خۆ تۆ زەخت هەموو دقەیەک نیشانی نییە ئەگەر دەرمان نەخۆی زەختەکە بەرزە بێتەوە
وەکو شەکرە عینەن شت ئەمانی ڕایە ئەگەر دەرمانەکە بەڕێکی بخوا نەخۆشیەکە کۆنتترۆل ئەبێ طبعا کە دەرمانەکە ڕائەگرێ نەخۆشیەکە دەرەکەوێتەوە بۆیە خەڵک بە ماڵی ئالوودەبوون ئەمە ئالوودەبوون نییە ئەمە هەڵکەوتەی نەخۆشیەکەوەیە کە دەرمانەکانە ڕاگەت نیشانەکان دروست دەبێتەوە دەرمانەکان معنی تۆزێک کێشەیان هەیە ئەتوانم بڵێم هەندێک لەو دەرمانانە بەعزێ جاری جێژی دروستەکات نەخۆشەکە حەزی لێنی بە تایبەتی لە چەند ڕۆژی یەکەمە هەندێک لەو دەرمانانە لەوانەیە ببێتە هۆی زیادبوونی کێشی نەخۆشەکە لە بیدایەتی دەستپێکردنیا بەڵام دواییدا ئەبەزێتەوە ینی ئەمانە هەمووی کۆمەڵی فاکتەرەکەەوە ئەکا هەم خێزانەکە و هەم نەخۆشەکەش زۆر پابەر نەبن بە بەکارهێنانی دەرمانەکانەوە دوکتۆر باسی ئەو کە نەخۆش دەرمانەکان کە دەرمانە دەرونیەکان تووشی ئالوودەبوونەکە ئەو دەرمانانی کە لە نەخۆشی دەرونیەکانە بەکارێت بە شێوەیەکی گشتی هەموو ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشی دەرونی بەکارێت هیچ کامیان ئالوودەبوون دروست ناکەن یعنی ئەو دەرمانانی کە ئالوودەبوون دروستەکەن بە شێوەیەکی گشتی لە ناو تووبا کە ئەنووسێت دوو گروپن یەکەم گروپیان ڤالیۆمەکانە ئەوەی کە بۆ خەو بەکارێت ڤالیۆم و ئەو حەبانەی کە خزمی ڤالیۆمە با بڵین ئەمەیان ئالوودەبوون دروستەکەن کە ئێمە وەکو دکتۆری دەرونی ناینووسین لەبەرەی ئەو حەبانی خۆمان کە ئینووسین نەخۆشەکەش ڕەخەوێنێت و ئالوودەبوونیش دروست ناکات جۆری دووهەم لەو دەرمانانی کە ئالوودەبوون دروستەکەن و لە ناوبواری پزیشکیا بەکارێت بریتێ لە دەرمانی لە گروپی کە پێیانوتری ئۆپیۆیدەکان ئەو دەرمانانی کە بۆ ئازاری بەقۆت بەکارێ وەکو حەبی تراماڵ و دەرزی تراماڵ و پەسەدین و ئەمانە ئێمە ناینووسین و هیچ بەکارهێنانێکی شلی نییە لە نەخۆشیە دەرونیەکانە ئەو بیر و باوەڕە هەڵەیە کە لە ناو خەڵکا هێڵێت دەرمانی دەرونی ئالوودەبوون دروستەکات لەو فکرەوە هاتووە کە بۆم باس کردی زۆرێک لە نەخۆشیە دەرونیەکان بەردەوامە درێژخایەنە نەخۆشەکە تا دەرمانەکە بەکارهێنێ حاڵەتەکەی کۆنتترۆڵە و نیشانەکانی تا دەرناکەوێت بەڵام کە دەرمانەکە ڕائەگرێ نیشانەکان دەرەکەوێتەوە خەڵکەکەەوە ئەزانێمە ئالوودەبوونە ئەڵێ ئەها کە دەرمانەکە نەخوارد چۆن خراپە بێت تازە فێری بووە تازە فێری بووە نییە نۆعی نەخۆشیەکە وایە ئەبێ ئەم کەسە بە بەردەوام دەرمانەکان بخوا ئەجینانە خێرانی من جارێکی تریژ بینەران دڵنیا ئەەکەمەوە بە هیچ شێوەیەکی هیچ دەرمانێکی نەخۆشیە دەرونیەکان ئالوودەبوون دروست ناکەم چۆن خێزان و کۆمەلگا یارمەتی کەسێکدا کە نەخۆشی بەشەوی میزاجی دوو جەمسەری هەیە ئەوەی کە زۆر زۆر گرنگە زوو ناسینەوەی نەخۆشیەکەیە یعنی کوتمان گرنگترین فاکتەر لەمایە بۆ ماوەیە ئەگەر خێزانێک بۆ ماوەی ئەم نەخۆشییان هەبوو و هەستیان کرد یەکێک لە مناڵەکانیان ماوەیە کە زیاتر لە جاران گفتوگۆ ئەکات زیاتر قسە ئەکات خەوی کەم بۆتەوە مەسەلەن جوڵەی زیای کردووە زوو هەڵەچێت خۆی بەلاوە گرنگە خێرا ڕایشکاری بکەن هەتا دوا بکەوێت چارەسەرەکە ڕێژەی ئەو مادەیە زیاتر بەرزەبێتەوە دوایی بۆ چارەسەرەکە ناڕەحەتترە بێت وەکو شێوازی مامەڵە یعنی وەکو هەموو نەخۆشێکی دەرونی تر شێوازێکی تایبەتی ئەوێت ئەم نەخۆشەکە هەندێک هەڵسوکەوتەکە کە هەندێک قسە ئەکا یاخود کە هەندێک لەوانەیە هەڵە بکات بەشێکە لە نەخۆشیەکەی یعنی بەدەست خۆی نییە تووڕەبوون و لێدان و مەسەلەن عقوبە و ئەمانە هیچ سوودێکی نییە بۆ ئەم حاڵەتە بەعکسەوەی کە زۆر زۆر گرنگەوەی کە خێزانەکان و ئەکا کە زوو لە نەخۆشیەکە نەجاتیان بچکە بەڕاستی ئەمە بۆ نەخۆشەکە چەند خۆی زەحمەتە بۆ خێزانەکە زۆرە زەحمەتە یعنی ئێمە زۆر جارە بینین مەسەلەن هەڵەی گەورە ڕوئەیە لەلایەن ئەم نەخۆشانەوە بە تایبەتی کە ئافرەتە وەکوتمان ئارەزووی سێکسی لەوانەیە زیاد بکات بەجارێ شەش حەو پەیوەندی ئەکام و بای لە دوابی هەموو ڕقەمەکەیاتەوە مەسج بۆ ئەمەکە مەسج بۆ ئەوکە ئەمە بۆ خێزانەکە ناخۆشە و زۆر جاری ینی سەیرەکەی خێزانەکە ینی نازانێ ئەمە نەخۆشیە نایناسێتەوە کە ئەمە نەخۆشیە بۆیە مهمترین شدەوەی کە خێزانەکان زووبی ناسنەوە و ڕاوێژکاری خەڵکی پسپۆر بکەن و پابند بن بە بەکارهێنانی دەرمانەکانەوە بۆ ئەوەی نەخۆشیەکە چاک بێتەوە ئەگەر چاکی نەبێتەوە بۆی کۆنتترۆل ببێ هیچ نەبێت جگە لە دەرمان هیچ ڕێگە چارەیەکی تر هەیە بۆ نەخۆشەکە بڵێ هەندێک جار ینی ئێمە سێ دەکەین ئەو دەرمانانە چی بکەین ینی جۆری نەخۆشیەکە وایە لە هەندێک نەخۆشا زۆر قورسە یاخۆ زۆر دواکەوتووە بە دەرمانەکان سوودێکی وابەرناگرێت بەڵێ هەندێک چارەسەری جێگرەوە هەیە کە یەکی کامل پێوترە ECT چارەسەر بە تەزووی کارەبا زۆر کاریگەرە بۆ ئەم حاڵەتە بەڵام ئەگەر هاتو نەخۆشەکە پابند بوو بەکارهێنانی دەرمانەکانەوە ناگاتە ئەوەی کە چارەسەری بکەین بە تەزووی کارەبا کۆتا ئەمۆژگاری و چێ بۆ کەسانی کە هەستەکەن ئەم نیشانانیان لە خۆیانە هەیە ئێمە بەلامان و یعنی ڕاستە وەکو ئەڵێن کە تەندروستی دەرونی
بەقدر جستەیی ئەگەر زیاتر گرنگ نەبێ گرنگە بەڵام مەرج نییە هەر گۆڕانکاریەک لە دەرونی مرۆڤ ڕوویە ئەمە نەخۆشی بێت زۆر ئاساییە ئێمە ئەگەر لە ڕۆژێکا 2 سەعات هەز بە دڵتەنگی بکەین ئاسایی ئەگەر لە هەفتەیەکا ڕۆژێک مەزاجمان باش نەبێ ئاساییش ئەگەر لە هەفتەیەکا ڕۆژێک مەزاجمان زۆر باش بێ ئەمانە هەمووی گۆڕانکاریەکی دەرونیە یعنی هەندێک جار خەڵک کە باسی دەروونەکات وەکو بیرکاری باسیەکە ئەبێ دایم 1 زائید 1 بکاتە 2 نەخێر ئەمە مەزاجی ئینسانە قابلی گۆڕانکاریە هەندێک جار قابلی تووڕەبوونە هەندێک جار قابلی لێبوردەیە قابلی بەخشینە ئەمانە زۆر ئاساییە یعنی ئەوەی کە زۆر گرنگە ئێمە چواردەورەکەمان چاودێری بکەین چونکە زۆرێک لە نەخۆشی دەرونیەکان کەسەکە خۆی هەستی پێ ناکات بە تایبەتی ئەم نەخۆشی کە ئێستا ئەمڕۆ باسێکین پێشێوی مەزاجی دوو جەمسەری یەکێ لە کێشە گەورەکانی ئەوەیە کە خۆی بە نەخۆش نازانێت بۆ ئەڵێ من هیچم نییە خەڵکەکە نەخۆشە ئەیانەوێ من ئەوە بکەن بۆیە زۆر گرنگە هێمن کاتێک یەکێک لە ئەندامانی خێزانەکانمان لە هاوڕێیەکمان لە خزمێکمان ئەبینین کە هەندێک نیشانەی تایە لە ئاسایی بە دەرە ئەگەر توانیمان ڕێنماییەکی بکەین کە سەردانی خەڵکانێکی پسپۆر بکات یاخود خۆمان دابنیشین لەگەڵی بزانین ئایا ئەمە کاتیە یاخود نەخۆشیە و بە شێوەیەکی بەردەوامە لەگەڵی دەستخۆش و زۆر سپاس دکتۆر گیان بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو زۆر سپاس کە تا ئێستا بیدەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.